بەناوی خوای بەرز و بێهاوتە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و بایەخیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانمان. پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دۆسیەی سێوان قادر و مناڵەکانی دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕووداوەکەدا کە ساڵی ڕابردوو لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە کارە ساتێکی پڕتراژی دیادا لە قەزای چەمچەماڵ سێوان قادر و سێ لە پەپوولە و جگەرگۆشەکانی بوونە قوربانی دەستێکی خراپ. ئەمڕۆ ئێمە باس لە دۆسیەکەی سێوانەکەین و بەکوێ گەشتۆ تا چەند پارێزەرەکەی و کەسوکارەکەشی گەشتبینن بە ئەنجامی دادگا و لێکۆڵینەوەکان. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چۆن گرنگی بە هاوسەرەکان دەدرێ بە تایبەت هاوسەرەکان چۆن گرنگی بە بەرامبەرەکەی بدات ژن بەرامبەر بە پیاو بەرامبەر بە ژن کە ئەمڕۆ یەکێکە لەو گرفتە سەرەکیانەی کە دەبێتە هۆکاری ساردبوونەوەی پەیوەندی خێزانی و سەرنجامیش هەڵوەشانەوە و شیرازە پسانی خێزانەکان. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرفتی قوتابیانی کورد لە کەرکووک بە تایبەت لە وەرزی سەرما و سۆڵەدا کامانن ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی قوتابی کورد دەبێتەوە لە پارێزگای کەرکووک. ئەمانە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەمان ئامادە کردو. بەڵازدان وەگە میشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و ئاشناتانەکەین بەو جیاوازی و گۆڕانکاریانی بەسەر نرخی دراوەکان داهاتووە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەی کێمیشەی پرۆگرامی پەیامی ڕۆژ و باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون باپێکەوە بینەریان. شانزەی دوانزەی ساڵی 1999 دامەزراندنی یانەی وەرزشی ئیتالی ئەیسی میلان لە شاری میلانۆی لۆمباردیای ئیتالیا کە بە یەکێک لە یانە سەرکەوتوو ئازەکانی ئەوروپا و ئیتاڵیا دادەنرێت. 120 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر دامەزراندنی مێژوەکەی. ئەیسی میلان لە ئێستادا یەکێکە لە یانە یەکەم و لە پێشینەکانی ئیتالیا. پاولۆ مالدینی و ڕیکاردۆ کاکا لە یاریزانە ناودارەکانی ئەو یانەیە بوون.
شانزەی دوانزەی ساڵی 1925 دوای کێشە و ململانی زۆری نێوان عێراق و دەوڵەتی عوسمانی لەلایەک، هەروەها کێشەی نێوان دەوڵەتی عوسمانی و بەریتانیا لەلایەکی تر، بە فەرمی شاری موسڵ دوای کێشەی ویلایەتی موسڵ بە فەرمی لکێنرا بە دەوڵەتی نوێ عێراقەوە لەلایەن کۆمەڵی گەلانەوە، بە مەرجێک بەریتانیا چاودێر بێت بە سەرکاروبار و شێوازی بەڕێوەبردننی شارەکەەوە و مافەکانی میلەتی کوردیش لەو شارەتا بپارێزن کە ڕێژەی لە ١٨ دانیشتوانی شارەکەی پێکدەهێنا. شانزەی دوانزەی ساڵی 1945 لە ئەنجامی خۆپیشاندانی هاوڵاتیانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و داواکردن بۆ مافە نەتەوەیەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگا و شوێنە گشتیەکانی ئەو شارە هەڵکرا و پارلەمانی کوردستانیش ئەم ڕۆژەی وەک ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کردووە. ساڵێک بەر لە ئێستا سێوان قادر و سێ لە مناڵەکانی لە ڕووداوێکی گوماناوی و بە جۆرێ لە جۆرەکان ڕێکخراویشدا دەبنە قوربانی و لە نێو ماڵەکەیاندا ئاگر لە جەستەیان بەرەبێ و دوایمانەوەی بۆ چەند ساتێکی کەم لە نەخۆشخانەی ئیمرجەنسی سلێمانی گیان لە دەزەدا و دەگەڕێتەوە ئاستانەی خۆ. ئێمە ئەمڕۆ دوای ساڵێ بەسەر تێپەڕبوونی دۆسیەکەیدا پارێزەری دۆسیەی سێوان قادرمان هێناوەتە نێو ستۆدیۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ قسەکردن لەسەر ڕەوشی دادگا و دادگاییەکان و دانیشتەکانی دادگا و شێوازی لێکۆڵینەوەکان و دۆسیەی سێوان قادر بەکوێ گەشتووە کە لە ئێستادا خەڵکی کوردستان بەگشتی و کەسوکارەکەشی بە تایبەت چاوەڕێوەن سزایەکی دادپەروەرانەی تاوانبارانی ئەم کەیسە بدرێ تا سەروەری یاسا زیاتر بچەسپێ لە هەرێمی کوردستان. بەڕێز بنار عادل پارێزەری دۆسیەی سۆران قادر میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە. کاک بنار زۆر بەخێربی زۆر بەخێربێ. سەرەتاوە لەوە بپرسین دوای ساڵێ لە تێپەڕبوونی دۆسیەی سێوان قادر جەنابتان وەکو پارێزەری دۆسیەکە چ قسە و پەیامێکتان هەیە و چه بەڵێن و وەکوڵێ دڵخۆشیە بە کەسوکاری سێوانەکە؟ دیارە لە ڕاستیە لە ڕۆژێکی کۆمڕۆدا لە 16 دوانزەی 2010 ڕووداوێکی نەخوازراو ڕوویدا لە قەزای چەمچەماڵ دیارە ڕووداو بۆیە هۆی مردنی سێوان قادر و سێپە پولەکەی. دیارە ئەم ڕووداوە لە ڕاستیە ڕووداوێکی شاز و باو بوو، ینی من لە ژیانی پارێزەرایەتیمدا ئەمە یەکیسی لەو شێوەیە ڕوودات لەم سنوورەیە کە بە دەستی مێردەکەی ئەم کارەساتە ڕوویدا. دیارە ئێستا دۆسیەی سێوان قادر لە محکەمەی جینایەتە و دادبینەکان دەستی پێکردووە لە 11 2019 دادبینی دەستی پێکردووە و تا ئێستا 4 جەلسە بینراوە و 19 دوانزەی ئەم مانگەش جەلسەی پێنجەمە بینرێت کە محکەمە ئەیتوێ بگات بۆ حەقیقەتەی کە بەڵێ بزەبت هاوسەری تاوان لەسەرکرا و ئەم جەریمەیە کردووە و ئێمە چاوەڕێی محکەمەین و ئیشەڵا محکەمە بە ڕێڕێوێکی یاسایی و ئاسایی زۆر باشە ئەڕوات و ئێمە ئەمانوێت لێرەوە سوپاسی جینایەتی یەکی سلێمانیکەین بۆ ئەوەی کە هەموو هەفتەیەک دۆسیەکەی ینی داناوە ڕۆژێکی تایبەتمەندی بۆ داناوە بەدەر لە دۆسی ترواتە ئستیسنایی کردووە لەوکە ئەمەش لەبەر ئەوەی ئەو زەڵجە گەورەی کە دروست بووە لەسەر ئەم دۆسیە. بەڕێزت وەک پارێزەری سێوان قادر تا چەند گەشتبینی بەم دادگایە پێ وایە کە ئەم دانیشتنی ئەم جارە کۆتای دادگایەکەی بێت و ئەم دۆسیە یەکلا بکرێتەوە؟ خۆی لە ڕاستی ئێمە زۆر گەشتبینی ئەم گەشتبینی ئێمەش لە چێوە سەرچاوی گرتووەەوە سەرچاوی گرتووە کە ئەو بەڵگانەی کە هەیە و ئیفادەی سێوان قادر هەیە و کۆمەڵێ قەرائینی تر هەیە و کۆمەڵێ گرتە ڤیدیۆیی تر هەیە و سەوتی تر هەیە و کۆمەڵێشتی تر هەیە کە ئێمە هێشتا تەقدیمان نەکردووە ئەمانەوێت بە پێی جەلسە و لە کاتی خۆیان تەقدیمیکەین و زۆر گەشتبینین ئێمە وەکو خۆمان و پێمان وایە ئیشەڵا بە تەئکید محکەمەی جینایەتی یەکی سلێمانی ئەکاتە ئەو قەنەعەتەی کە بەڵێ بزەبێت ئەم مێردی تاوان لەسەرکرا و ئەم جەریمەی کردو و پشتیوان بەخوا سزایەکی وا ئەدرێت ئەبێت
لە مێژوی قانونا باس بکرێت. زۆر باشە هۆکار چییە کە باز لەوەکەی هەندێک دەنگتان لەلایە کە تا ئێستا بڵاوتان بۆ ئەمە ناکرا زووترم دەنگانە بڵاو بکرێتم دۆسیەک لای بکرێتەوە خۆی لە ڕاستیدا مەرحەلەی محاکەمە دوو مەرحلە بۆ سێ مەرحلەیە مەرحلەی تحقیقەیە مەرحلەی محکەمەی مۆزوعەیە کە دادبینی تاکرێت و محکەمەی مەرحلێکی تر هەیە پێوترێت تەمیز کە ئەوە تەمیز ئەو کاتە بڵین دوایەوە کە قەراری جینایە دەرەچێت ڕاستەخۆ ئەچێ بۆ ئەوێ ئەگەر لایەنەکان بەدڵیان نەبێت چی ئێمە بێت یاخود تەرەفی بەرامبەر بێ یاخود داواکاری گشتی بێت لە ڕاستیە ئێمە پێمان باش وەکو محامی چ بەندە چ کاکۆسەڵان کە پارێزەری لەم دۆسیەدا پێمان باش بووە بەپێی مەراحل و بەپێی جەلسەکان بەڵگەکان بخەینە ڕوو چونکە لە ڕاستیدا ئەگەر لە مەرحەلەی تحقیقە بەڵگەی بخەیتە ڕوو چ لە مەرحەلەی محاکمە بخەیتە ڕوو یەک شتە یەقیمی قانونی هەیە لەبەرەوە ئێمە پێ خۆشمان وا پێمان باشەوە چونکە هەل لە سەرەتاوە خۆتان بۆ خۆتان ئەگادارن گرتێکی ڤیدیۆ بڵاو بۆیەوە ئەم گرتە ڤیدیۆیە لە ڕاستیان سەجێکی زۆر گەورەی ناوێت ئێمە نەمانویست لەمە زیاتر شتی تر دروست بێت چونکە لەوە ئەچێت بەریەکەوتن دروست بێت لە نێوان هەردوو بنەماڵێ پێمان باشوە لە مەرحەلەی محاکەمەیە کۆمەڵی شتی تر هەیە بیخەینەوە و داشمان ناوە بۆ ئەم جلسەی کۆمەڵی شتی تازەیتر هەیە کە لای کەس نەبینراوە و ئەخەینە ڕوو بۆ ئەوی حقایقەکان بۆ محکەمەی ئەم بەڵگانی کە ئێستا لە بەردەستاندایە دۆسیەکە یەکلایی کاتەوە پشڕاستی کاتەوە کە تاوانباری سەرەکی هاوسەرەکەی بەڵێ بەتەکید زۆر باشە هۆکارچی کە دادگا ئەو قسانەی سێوان قادر کاتێک کە لە نەخۆشخانە ئەیان کات خۆی بۆ خۆی ئەمە بەڵگەیەکە و دان بەڕاستیەکەی ئەنێ بۆچی تا ئێستا دادگا باوەڕی بەم قسانەی ئەم خاتونە خۆی لە ڕاستیە بۆ شێوەی نیە بڵێ محکەمە باوەڕی و قسانیە خۆی هەموو جەریمەیە کە ڕوو ئەداک خاستە ئەم جەریمە گەورانە کاتی پێویستە لە ڕاستیە ئێستاکە یعنی مودەی ساڵێکی خایاندووە ئێمە لە ماوەی ئەم مودەی دو ساڵی لەسەر داوای ئێمە وەکو پارێزەرانی لەو دۆسیە دوو جار نردومانە بۆ هەولێر ئەم دۆسیە یەکێکیان جارێکیان بۆی ئەوەی کە لە تاقیقی چەمچۆڵە بگوازینەوە بۆ تاقیقی سلێمانی چونکە کە سوکاری سێوان قادر پێیان وابوو کە لەوێ مووقفێکی محریج بوونی تایە چونکە قەزای چەمچەماڵ بچکۆلەیە ناکرێ هەردوو لا ناسراون یعنی بۆ هێنامانە ئێرە جاری دوم ئەو بوو کەسێکی تری تیا بوو تۆمەتبارێکی تر تیاوە بە ناوی سینمیمەوە ئیفراج کرا ئەو بوو ئێمە تەمیزمان کردەوە لە جینایەتیەکی سلێمانی دوای جینایەتێکی سلێمانی شار قەرارەکەی تاقیقی بەڕاز زانی دوایەوە ئێمە داوای تەدەخلی تەمیزیمان کرد لە هەولێر ئەوەنج قەرارەکەیان بەڕازانی بۆیە ئێمە لە ڕاستیە لەم قەزیەدا تا ئاخر مەرحەلەی قانونی ئەڕۆین ناوەسیندەوەی کات چەنی ئەخان ناخایانێت لەبەرەوەی ئەوەی پێمان وایە ئەوەی هەر کەسێک ئەگەر بە وشەیەک ئەگەر بە کردارێک لەم جەریمەیە بەشداری کە ئەمانوێت سزای لەم دادگایە ئامادەی ئەبێت بۆ ئەم جارە ئەوەی کە بەشدار بوو بێت و خۆتان گومانتان بۆی هەبوو بێت بەڵێ ئێمە لە ڕێی محکەمەوە داوای زۆر شتمان کردووە کە ئەم نۆزدەی ئەم مانگا بەشێک لەو داواکاریانی ئێمە جێبەجێکرێت ئەو باز لە بوونی ئافرەت تێگەکرێ وەکو کەسی سێم کە تا ئێستش پێم وابێ دەست بەسەر نەکراوە دادگا لەبارەی ئەم ئافرەتەوە چۆن ئەتوانێت بڕیار بدا لە کاتێکە لەوە چێ بەڵگەیەک نەبێت کەوا دەستی لە تاوانەکە هەبوو بە یان پاڵنەر و هاندەری سەرەکی بوو خۆی لە ڕاستیە تۆمەتباری دووەم کە ئیفراج بووە لە ڕاستی حقیقەتەن لەلایەن تاقیقیەکی سلێمانی و ئیفراج کرا بە نزیکەی 4 مانگ تەوقیف کرا 4 مانگ تەوقیف کرا دواتر تاقیقیەکی سلێمانی پێیوا بوو کە تۆمەتباری دووەم بەشداری نەکردووە لەو جەریمەیە بۆیە ئیفراجی کرد دواتر ئەمەش ڕێکارە قانونیەکانی خۆمان گرتە بەر ئیتر ئەوەی کە ئەمینێتەوە و بانکردنی و یان بانگ نەکردنی ئەوە کەوێتەوە سەر جینایەتیەکی سلێمانی و ئێمەش داوامان کردووە بەپێی تەڵەبی ئێمە بوونەوەی ئەو کەسی سێمە هیچ کاریگەریەکی لەسەر جوڵاندن و ئاراستەکەن یا یەکلایکردنەوەی دۆسیەکە نا بە شێوەیەک چونکە خۆی تۆمەتبار بووە لە ڕاستیە تەسەور ناکەم ینی قسەی خێرمان بۆ بەڵام هۆکار چی بوو پێشتر دادگا بێتاوانی ئەم کەسی سێمی سەلمان و دوجاریش بانگێکاتەوە دووبارە لە ڕاستیە لاوچی وەکو شاهد بانی کاتەوە ئەم جارە لە ڕاستیشە هەرواشە وەکو شاهد بانکراوەتەوە ئەکرێ سیفەتەکەشی بگۆڕێت ئەکرێت سیفەتەکەشی بووە ئەکرێت تەنها وتەی وەکو شاهد وەرگیرێت و هیچ لە دۆسیەکەیە بە ئاساییەتە دەرەوە
گرنگترین ئەو بەڵگە و دیکومنتانە چین کە ئێستا ئێوە لە بەردەستاندا لە ڕاستیە ئێستا گرنگترین شت ئێمە گرتێکی ڤیددیۆیە گرتێکی ڤیددیۆیە و تەقدیمان نەکردەوە شەڵا لە هەر لەو ماڵەیە ئەو گرتە با لە ڕاستیە با تەفاسیلی مۆزوعەکە باز نەکەین چونکە هێشتا تەقدیمان نەکردو هەم باشیش نابێت لە ڕۆقانونەکەیەوە. زۆر باشە لە چەند مانگێک پێش ئێستا پەرلەمانتار سۆران عومەر لە ئەم نەسوورەکە گرتە ڤیددیۆیەکی بڵاو کردەوە. من بەبستمەوەی ڕۆڵی پەرلەمانتاران بەگشتی و سۆران عومەر لە پەرلەمانتارێ هەم لە جوڵاندن و هەم لە ئاراستەکردنی لە ڕاستیە ویستم هەبە خۆم لە سەرتا واسیکەم سواسی کاک سۆرانەکەین لە ڕاستیە ئەوەی ئێمە کە نەمانتوانی بکەین ئەو توانیکی کردی. حقیقەتەن ئەم دۆسی سێوان قادر بیدایەت و حتا تەقدیمکردنی ڤیددیۆکەی کاک سۆران هەموو خەڵک و چەند نەزارێکی تری هەبوو لەسەرام قەزەیە پێیان وا بوو کام ئافرەتە خۆی کردوێتی پێیان وا بوو کام ئافرەتە بەڵێ خۆی جەریمەکەی کردو خۆی سوستانەوە خۆی منداڵەکانی شستانەوە وەل هەموو ئێمە لە هەموو کۆڕ و مەجلیسانی کە باس ئەکرا وایەنەوت حقیقەتی ئێمە ناتوانین کۆمەڵێ شتە هەیە قانونیەن بیخەینە ڕوو بەڵام ئەندام پەرلەمانەکان بە حکمیەوەی کە حەسانی قانونیان هەیە و دواتریش نوێنەری خەڵکن بە شێوەیەکی عام بۆیە کاک سۆران لێرە سوپاسێکم و ئەمە دووەم جارمە جێی دەستخۆشی و دەستخۆشی لێکەم و ئیشەی باشی کرد لە ڕاستیە من وەکو خۆم. زۆر باشە ئەم دادگایە چەند جەلەسەی چۆ یاخود پێ دوایە کە ئەم 19 مانگە ئیتر کۆتا جەلەسە بێت و جەلەسەی دیکەی بە دوایانێت یاخود کە سوکاری سێوان قادر خۆی لە ڕاستیە 19 مانگ ئاخری جەلسە نابێت چونکە ئەم جەلسانە ئەکرێت لە مەسلحەتی ئێمە بێت تا چەند جەلسە چونکە محکەمەی جینایەت ئەیتەوێت بگات بە حقیقەت لەم دۆسیەدا لەبەر ئەوەی چەند جەلسەی تر ڕۆشتووە بەڵێ چوار جەلسە ڕۆشتووە بڵین لە هەفتەی 11 بۆ 25 11 بۆ 2 عفو بۆ 3 12 لەگەڵ بۆ 10 12 ئەم 19 مانگەش بڵین جەلسەی پێنجەم دانراوە. لەبەر ئەوە ینی جەلسەکان تا زیاتر بێت تا ڕاتێ ینی حقەتەکە ڕوونترێ بێتەوە دواتیش ئێمە شتێکی هەیە بیرمانە چێ مادەی 406 مادەی 406 حکمەکەی ئەعدامە حکمی لە سێدەردانە و محکەمە و قانونی ژوایە ئەبێ بگاتە بە حقەتێکی تەواو ئەو کاتە قەرار دەرچێت. بەڵام تۆ پێ دوانی ئەمە ساڵێک بەسەرم دۆسیە تێپەڕێ بێت و یەکلایی نابێتەوە ئەمە دادگاکان ناخاتە ژێر پرسیارەوە خەڵکی متمانیان لە ینی نەمێنێت و گومانیان بۆ دروست ببێت تا زیاتر درێژە پێشی خۆی حقەتەن ئەگەر بۆ کەسی ئاسایی پرسیاری ینی ئەو پرسیارە بکرێ وا لە ڕاستیە بەڵام حقەتەکەی وانە لەبەر ئەوەی وەکو لە ئەسنای قسەکانەدا وام و دووتم دووجار ئەمە ئەوراقە چۆتە هەولێر دووجار ئەوراق بچێتە هەولێر ئەمە جای وایە ئەوراقی چێتە هەولێر 6 مانگی پێچێتایەتەوە لە تەمیزی هەولێر تۆ دووجار ئەوراق بچێتە هەولێر هەر یەکی و سێمانگ ئەمە 6 مانگی دۆسیە کاکە دواتریش کۆمەڵێک فەحسەیە بڵین کە کراوە کۆمەڵێک بڵێ کۆمەڵێ ڕێکاری تری یاساییە بێت لە ڕاستیە نا بە هیچ شێوەیەک من بە نسبەتی جینایەتیەکە و بە هیچ شێوەیەک لەژێر پرسیارانیە و ئیشەکانی زۆر بە یاسایی کردووە و من هیچ شتێکی نایاسایی نابینم لە دۆسیەکە. وتەکانی مێردەکەی خاتوسێەوە ئەو چۆنە تا چەند ڕوونە لەلاتان دەژەیەکە دەگوترێ لە زیندانەوە نامەیەکی نۆلاپەڕەیی بۆ براکەی سێوان نادۆ بەجۆ لە جۆرەکان بۆنی سازش و یام خۆپەڕینەوەی لەیەکری ئەم داواکەکەەوە مادەکەی لە 406 بگۆڕێ بۆ 408 بەڵێ لە ڕاستیە نامەیەکی نردووە نامەکان ئێتر ئەوە پشتی پێ بەسرێک کە بۆ بەڵێ ئەوە ینی ئەم کوڕە پێشوەختە حسابی خۆی کردووە وەکو ئەستا لە سزن حسابی خۆی کردووە کە مادەکەی گۆڕێت و حتا حکومەکەی بۆ خۆشی دایری کردوێتی 2 ساڵە ینی خۆی 3 ساڵێکی تایە ئەگەر ساڵێکی تر حکم بدرێت نۆمانگی تر بەرە بێت ینی ئەمە لێکدانەوەی بیرکردنەوەی خۆیەتی کە پێڵم لێرە و پێڵم بە هەڵەیە چووە و لە ڕاستیە لە داهاتوودا ئەیبینین قەرارەکە چۆنە بێت و چیە بێت. خەڵکی وا تێدەگات کە ئەم دۆسیەیە بەلاڕێدابدنی حیزبی و سیاسیە ئایا ئەمە تا چەند ڕاستە و بوونی ئەم شتەوە یاخود هەر ئەو قسانەی جەناب کە پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ ئەوەی ئەم دۆسیە بکرێتەوە. لە حقیقەتە ئێمە لە هیچ کەسی قبوڵ ناکەین وەکو محامی سێوان قادر لە هیچ کەسێکی قبوڵ ناکەین کە دەست وەربداتە ئیشی یاسایی خاستە لەم دۆسیەشدا بە هیچ شێوەیەک ئەگەر هەبێر من لێرەیە ئێڵم بەڵام بە هیچ شێوەیەک نە هیچ حیزبێک نە هیچ کەسێک نە هیچ لایەنێک ینی دەستی نەخستۆتە ئەم دۆسیەدا بەڵام بە حکمیەوەی وەکو وتم لە ڕاستی دووجار ئەوراق چۆتە
هەولێر ینی ئەمە زیاتر کاتەکەمانی کوشت دوجار چۆتە هەولێر حقەتیش پێویستە چونکە تۆ چێتە هەولێر 5 حاکمی وەڕێز دەیبینێ 5 حاکمە هەر ڕۆژێ و ینی هەر بڵین هەسێ ڕۆژ ڕۆژاری حاکمیکە ناوراقاباتەوە بۆی بەدوایی بە کۆی دەنگ قەرارە دەرەچێت ڕاستیان بۆی ئەمێ ینی کاتەکەی بۆتە هۆی ئەوەی کە کات زۆر بخانە ئەجنە هیچ شتێکی تر نییە نا پێشێشتی نایاسایی نەکراوە هیچ کەسێکی حیزبی و حکومیش تەدەخولی نەکردووە و ئێمەگەتە ئەگەر تەدەخولی بکرێت لە مینبەرەوە کەواتە دوجار ئەو وتانەی مێردەکەی سیاوان قادر ئەتوانێت کە بیسەلمێنە قاتڵی سەرەکیوان بەڵگەیەکی ڕوون بێت بۆ ئێوە کە تاوانباری سەرەکی خۆی بێت دانی خۆی مەجنا جانی واتە تۆمەتبار سێ ئیفادەی گۆڕیوە قسەی گۆڕی بەڵێ سێ جار ئیفادەی گۆڕیوە لە ئەخر جارە کە زانیوتی ڤیدۆکەی دیارە بۆیان لێ داوەتەوە ئیتر بە هەچۆنی بێ دەستی کەوتووە وەکو ڤیدۆکە قسە ئەکات وەکو ئەسنای ڤیدۆکە قساکە تەنها لێ سوتانەکە من نەبوومە تەزوی کارەبایە بەڵێ تەنها ئەڵێ خۆی بووە ناڵێ تەزوی کارەبە لە نامەکە پێمان بێت لە نامەکان وسێ من نەبووم تەزوی کارەبا بەڵێ لە نوۆی 2019 ئاخر ئیفادی وەرگیراوە ئەمە ئەڵێ ئەمەی کە ئێستاکە وتم بەو شێوەیە باسەکە ئەڵێ هەموو شتەکان من بوو کێشەمان هەبوو شەڕمان هەبوو مەشاکیلمان هەبوو ئەم شتانە ڕوویدا بەڵام سوتانەکە من ئەم کێشەیان چەندێک بەردەوام هەبوو پێش ئەمەی ئەم ڕوودا و ئەم حەدەسە ڕووبات خۆی لە ڕاستیە نزیکەی 6 ساڵ و شتێک ئەمە بڵین هاوسەری یەکتر بوونە لە حقەتەن حەوت مانگی کۆتایی ژیانی بڵین سێوان قادر لە کێشەیە بووە ئەم کوڕا هیچ کێشەی نەبووەکو من قسەی بڵین خوشک و برا و دایک و باوکی سێوان قادرەکەم ئەڵێن لەماوەی 6 ساڵی هیچ کێشنەوە بەڵام لە دوایەوەی کە ماڵیان باری کردووە بۆ ئەم خانوویکی ئێستاتیدا کێشەکان لێوتر وردە سەری هەڵدا و تاگەشت بۆ کارە ساتە زۆر باشە جەناب داماژت بەوەکە کە دەنگدانەوەی کێشەکە و چۆنێتی دەنگدانەوەی لەناو تێڕۆ کۆمەڵایەتەکان لەناو فەزای کۆمەڵایەتی خەڵکا کاریگەریە بووە لەسەر زیاتر بەدەمەوە هاتنیدا کە ئایا فشاری ڕێکخراوەکان پەرلەمانتاران حیزبەکان تا کەسوکاری سێوانیش ڕۆڵی هەبووە لە زیاتر بەدەمەوە هاتنی دادگا و لە ئێستاشدا زیاتر جوڵاندن و یەکلایکردنەوەی دۆسیەکە بەڵێ وەکو ئەوەی کە لەسەر ڕنگدانەوە بێت لەسەر قەراری محکەمە ڕنگدانەوەی نابێت وەکو قرار بەڵام وەکو ئەوەی کە بەڵێ بەرەو پێشچوونێکی باشی بەخۆی بین و لە دوای ئەو گرتەفیدوێ لە ڕاستیدا ئەم دۆسیە بوو بە دۆسەیەکی تر وە دواتیش ڕێکخراوەکان هەندێک لە ڕێکخراوەکان لە نزیکەوە من خۆم ئاگادارم ینی پاڵپشتیەوەکەن بە حکمیەوەی چونکە لە ڕەگەزی می نەبووە لە ڕاستیە پاڵپشتێکی باشیەکەن حقەتەن ینی چونکە هەموو جەرسێک ئامادەبوونیان لەوێ هەیە هەواڵپرسین بڵین لە دۆسیەکە بەدوای ئیشەکانە ئەڕۆن ینی بێ حقەتە بووترێ لە کەواتە دوجار قاتڵی 4 کەس لە دادگایە بڕیاری چی لەسرە درێت ئەگەر محکەمەی جینایەتی یەک بگات بەو قەناعەتی بەڵێ بزەبەتەم بووە ئەبێت سزای لە سێدارەدانی بۆ دەرچێت قەراری لە سێدار جێبەجێکردنیشەوە جێبەجێکردنەکە ئەکەوێتە دوای تەمیزەکە ئیشەڵات تۆ بە جاری ئەوە کرێ و کاتی ئێمە ئەو مەرحەلێ شەکری نەبەر کەواتە لە پێنجەم دادگایە شتێک هەر دەردەکەوێت و دۆستیەکە تا ڕادێک یەکلایی ئەبێتەوە بەڕای لە پێنجەمە بەڵێ ئیتر خۆی هەموو مەرحەلەیەکی بەرەو پێشوونی محکەمەکە و بینین جەرسی زیاتر حقەتەکان ینی زیاتر دەرەکەوێت چونکە ئەم تۆمەتبارە لە ڕاستیە دەست بۆ زۆشتی ینی نابەجێ ئەبا لە ناو ئاسنایی جەلسەیە ینی لە ڕاستیە تۆ سێوان قاتر لە ژیانە نەماوە لە ڕاستیە لەو قەبرەیە وازی لێ ناهێنێت تۆمەتی ناڕەوای بۆ دروستەکات ئێستاکەش ینی حقەتەن ئەمە کە ئێمە پێمان زۆر سیر بوو دواتر ئێمە یەک دیقەتی یەک شتێکی ترمان داوە لە ڕاستیە کە محکەمە کۆمەڵە پرسیارەکات چۆنیتی سووتان شتەکە ئەم کوڕە هیچ هەستی و هیچ شتێکی نابینی بوو بجوڵێت ینی پێمان سەیرە ینی ئێمە هەتا وتماوت یاهماوەکی توتمان هەربینێری مۆلیژە تۆبی بزانین ئەم ڕۆک لەسەر خۆیەتی لەگرتە ڤیددیۆکە شاکە دەگەڕێتەوە مناڵەکانی بە سۆز و مححبەتەکە دێن بە ڕوویەوە تەلەی لەگەڵ دار و بەردەتا بەڵێ بە تەکورە ئەوەش نا ئوستازی بەڕێز لە ڕاستیە کە دوای ئەوەی کە ئەگەڕێتەوە ینی دوای 120 سانی ئەگەڕێتەوە کە ماڵەکە سوێتەوە ئەم کوڕی پاسکیلەکەیتی لایەدا سیارە لێ نەدا. ینی تۆ ئەمە چی نازانم لە ڕاستیە ناوی بنێن چی
دادگا چه حسابێگەکە لەوەیکەوە ئەمە ڕووداوێکە بێگومان شیرازەی کۆمەلگەمان بمانەوێ نەمانەوێت زۆن لە ڕووی ئەمنی و ئارامیەوە دەشێوێنێ تا چەند حسابیەوەکە لە وەکۆڵێ سزادانی ئەم جۆرە کەسانە خەڵکێکی دیکە چاوترسێن بکرێ ینی کە تۆ خەڵکێک چوار ببێتە قاتلی چوار کەس و بۆ ڕووداوە تراژیدە و لە سجنا بەخێویکەیت و وەکو ئەڵێ قەڵەویکەیت و بیهێڵیتەوە سوسپی بێ لە من و تۆ جوانتر بێ ئەو کاتە ئەمە جۆرێ لە شیرینکردن و بە پاڵەوانکردنی تاوانبارانت تا چەند بێ سزاکانی دادگا بەتایبەت بۆ کەسێکەوە ئەگەر ئێمە لە 100 بڕیارماندا دەستی ئەمە و خەڵکی تری ژاندەری بووە پێویستە چاوشکێن و چاوترسێنانە بێ بۆ خەڵکی خۆی لە ڕاستیە لەم ماوەیە چەند جەریمەیەک ڕووی داوە لە هەرێمی کوردستانە جەریمێکی تر ڕوویدا لەوەی پێشووە لە هەولێر و جەریمێکی تر ئەوەی ئالین ئەوەی دوهۆک ئەمانە سزاکانیان کە دوای ئەوەی کە قرار دەچۆ لایەن مەحکەمەوە سزاکان جێبەجێکراوە سزای لە سێدارەدان بۆیە من لێرەوە داوا لە پەرلەمانی کوردستانەکەم لە حکوومەتەکەم لە سەرۆکاتی هەرێمەکەم کە بڕیاری جێبەجێکردنی لە سێدارەدان جێبەجێ بکرێ خاستە لەم دۆسیانەدا تۆ سێ منداڵ ینی منداڵە بچکۆلەکەی 6 مانگ بۆ 7 مانگ بووە ینی هەر بوو باخ ینی وەکوی باسەکرێت وەکو لە ڕسمەکان تیا بووە بە غەڵوس ینی تۆ ئەمە کارە ساتێکە تۆ ئەمە ئەهێڵیتەوە لە سجن چی لەکەیت ینی حقەتەن ئەمە 10 ساڵ 5 لەوە چێت لێبورنێکی گشتی دەرچێت حکومەکەی ببێ بە موابەت کە بوو بە موابەت ئەو کاتە ینی واتە 20 ساڵ ینی بەرەبێ لە داهاتوویێتەوە کۆمەلگا ئەمە زۆر مشکیلەیە من پێم وایە ئەبێت 100% قەراری لە سێدارانان جێبەجێ بکرێت بە تایبەتی نەم جەریمان. زۆر باشە کاک بنار هیوای سەرکەوتنتان بۆ خوازین ئینشاڵڵا دادگا بڕیارێکی زۆر دادپەروەرانەدا کە ڕۆحی خات و سێوان و پەپولەکان ئینشاڵڵا لە بەهەشتا ئینشاڵڵا ئارام بدرێن و هیوای سەرکەوتن بۆ ئێوە و سەبووری بۆ دڵ و دەرونی کەس و کارەکەی خوازین دووبارە زۆر بەخێربێ سەرکەوتن سپاسی ئەوەکەم ڕاستیە ئیشێکی باشتان کردووە و پێشتریژە کارمان لە ڕاستیە بە تاکید ئەوویستن باسیەوەکەم هەر لە یەکەم ڕۆژی دۆسیەکەەوە ئێوە ینی بەهانای ئەم مۆزۆعەوە ڕۆشتون و ئەم کارە ساتەوە ڕۆشتون هەتا ئەمڕۆ و هیوادارم بەردەوە بن بۆ داهاتوو زۆر بەخێمە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز بنار عادل پارێزەری دۆسیەی سێوان قادر کە میوانی تەوەریەکەمی بەرنامەکە. چۆن گرنگی بە هاوسەرەکە دەدەیت ئەکرێ ئەو گرفتە بێ کە ئەمڕۆ بەشێ لە خێزانەکان دڵیان بەرامبەر بە یەکدیوەوانی دیکە سار دەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە غەزا و جیهادەکانی دەگەڕایەوە ڕۆژێک پێشەوەی بگاتەوە مەدینە سوارچاکێکی دەنارد و دەیفەرموو با ژنان خۆ ئامادەیەکی جەستەیی و نێوماڵی و بۆنخۆشی و زۆر شتی دیکە خۆیان بکەن بۆ ئەوەی مێردەکانیان کە دەگەڕێنەوە بە جۆرێ لە جۆرەکان بەسەر ئارامی و کەشێکی ئارامی ماڵدا بگەڕێنەوە. بە شوێن کەوتوەکانیشی دەفەرموو لەژێر دارێک و کانیاوێکدا بۆستن سەر و گوێلاکی خۆتان باش لە تۆز پاک بکەنەوە و خۆتان جوان بکەن و خەوێکی بۆ بکەن تا بە دەروونێکی ئارامەوە بگەڕێنەوە نێو ماڵ و مناڵتان واتەمە گرنگیدانە. بۆیە ئیبن عەباسە فەرمێ موسڵمان دەبێ وەکو خاڵێکی ڕەژوا بێ لە ڕوخسارێکی سپیدا کە چەندە جوان و ڕازاوەیە پێویستەوەندە گرنگی بەخۆی و ئەوانی دیکەش بدا. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە کە ئەمڕۆ پێمان وایە یەکێکە لەو گرفتە پەروەردایانەی لە نێو خێزانی تاکی کوردیدا هەیە گرنگی نەدانمان بە یەکتر. میوانداری زۆر بەڕێز خات و نەرمین مستەفا چالاکی بواری مافەکانی ئافرەت و نووسەرمان کردووە. خاتون زۆر بەخێربێ سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر بەخێربێ پێت وایە ئەمڕۆ بەشێکی زۆر لەو گرفت و شیرازە پسان و هەڵوەشانەوەی خێزان یا زۆربوونی ڕێژەی تەلاق بەشێکی یا چەنی پەیوەندی بە گرنگی نەدانی نێوان هاوسەرەکانەوە هەر لە خواردنەکەیەوە هەر لە جلوبەرگەکەیەوە هەر لە بۆ منە مەشغوڵ نەبوونی بە ئایپاد و بە یاری ئەلکترۆنیەکان و بە تۆڕە کۆمەڵایەتەکانیەوە. بەڵێ دەستخۆشیتان یەکەم بۆ هەڵبژاردننی تەوەرەکە بەڕاستی تەوەرێکی زیندوو گرنگە بۆ ئەمڕۆی ژیانی کۆمەڵگەی کوردەواری. هیوادارم بتوانین لە ڕێگەی بەرنامەی پەیامی ڕۆژەوە پەیامێکی جوان بە هاونیشتمانیان و هاوڵاتیانی خۆمان بگەینین. بەڕاستی ئەوەی کە جەنابەت باست کرد زۆر پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ژن و مێردایەتیەوە هەیە. ژیانی ڕۆژانەی ژن و مێردایەتی بەڕاستی پێشوی بچینە سەر وەڵامی پرسیارەکە ئەبێ ئەمە هەمومان لەوە تێبگەین کەوا خوای گەورە ڕەگەزی نێرومی دروست کردووە بۆ تەواوکردنی ژیانی یەکتریە خۆت بۆ تەواوکردنی ئەرکەکانی یەکتریە.
ئەمە ئەوە ناگەینە کە ئەم جیاوازیانی هەیە لە نێوان ڕەگەز و نێرومیان لە جیاوازی سایکۆلۆژی یاخود جیاوازی ئایدۆلۆژی یاخود جیاوازی ئەم جیاوازیانەی کە هەیە لە نێوان ڕەگەزی نێرومیان لە هەر ڕوویەکەوە بیگری ئەمە پیاوی پێبەرز دەبێتەوە یاخود ئافرەتی پێ وەلا ئەخرە یاخود ئافرەت پێ ئەبێ بە دەرەجە دوو پێ ئەبێ بە دەرەجەیەک نەخێر خی گەورە کە ئینسانی دروست کردو لە سەر زەویا بۆ ئەوی ئەرکەکەی بە ڕێکوپێکی جێبەجێ بکە کۆمەڵێک تایبەتمەندی یاوە بەم لە ڕووی ئەرک و مافەوە کۆمەڵی تایبەتمەندیش یاوە بە بەرامبەرەکەی لە ڕووی ئەرک و مافەوە ئەم تایبەتمەندیانەوە ئەکا تاواکەری یەکتری بن تاواکەری یەکتر بن بە شتێکی جوان و شتێکی کامڵ و شتێکی وەکو بڵێ تاواکەر لە ژیانی یەکتریە بۆی ئەگەر ئێمە وا تەماشای جیاوازیەکان بکەین یاخوا تەوانشای بەرامبەر بکەین ئەو کاتە هیچ کاتێ هەست بە نەقص ناکەن کەسیان بەرەبان بە ئەوی تریان کەسیان خۆی بە مافخورا و نازانێت لە بەرامبەر ئەوی تریانە کەسیان هەست بە تەنەزول ناکە لە بەرامبەر بە ئەوی تریانە هەر کەسە هەوڵە ئەرکەکەی خۆی بە جوانترین شێوە ئەدا بکە و جێبەجێ بکە بۆیە ئەبینین زۆربەی زۆری کێشەکان کە ڕوئە لە نێوان ژن و مێردا بەداخەوە کە ئێستا ئامەرەکان شتی خراپمان پێڵەن شتی ترسناکمان پێڵێن خێزانەکان پەروەردەی مناڵ ئەمانە هەمووی لە بەرەو دوچوونە ئەمانە هەموو هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەویکەوە بەشێکی لەو جیاوازیانە حاڵی نەبووین نامانەوە وەکو جیاوازی قبولیکەین هەموو کاتێ ئەمانەوێ ئەبێ بڵین وەک یەک بین ناشکرێ وەک یەک بین یعنی تۆ کۆمەڵی ئەرک و مافە هەیە من کۆمەڵی ئەرکم مافم هەیە من بە ئەرکەکانی خۆمەوە جوانم و ئەدای کاری خۆم و واجبی خۆمەکەم تۆش بە هەمان شێوە بۆی ئەگەر لەو جیاوازیانە تێبگەین کێشەکان زۆر زۆر کەمە بێتەوە ژیان زۆر بە ئاسوودەی ئەڕوا زۆر بە ئاسانی ئەڕوا زۆر بە بێکێشە ئەڕوا خاڵێکی تری گرنگ ئەوەیەکەوە هەر کچ و کڕێک کە سەرەتا بەنیازم بچنە ژیانی هاوسەرگیری پێویستە تێڕوانینێکی ئیجابی و جوانیان هەبێ بۆ ژیانی هاوسەرگیری یعنی ئەم ئافرەتە کاتێک کە ئێوێ هاوسەرگیری بکە بەعنی تێڕوانینی سربەخۆ ئیجابیانی خۆی هەبێ تەقلیدی دایکی نەکا پوری نەکا خوشکی نەکا یاخود ئەزمونە هەڵوەشاوەکان نەکا بە پێشەنگ بۆ خۆی هەمیشە هەوڵ بە ئەزمونە سەرکەوتوەکان ئەزمونە جوانەکان ئەوانە بکە بە پێشەنگ بۆ ژیانی خۆی سوود لە ئەزمونە سەرکەوتوەکان وەربگرێ ئەو کاتە ئەتوانێت ژیانێکی ئاسوودە بۆ خۆی جێبەجێ بکە کاتێ بە تێڕوانینێکی ئیجابی چووە پرۆسی هاوسەرگیری خەسووەک خەسوو تەماشا نەکا دش وەکو دش تەماشا نەکا شوبرا وەکو شوبرا تەماشا نەکا خۆی بە تاکێکی تەواو بزانێ لەو خێزانە تازی کە ئەچێتە ناوی ئەو خێزانە تازەش وەکو تاکێکی خۆیان قبولی بکەن تێگەی ئەو کاتە ئەم کێشانە زۆر زۆر بەکەمی ڕۆیە بەڵام کێشەکان لە کۆمەڵگەی میاتەنا ئەو لێک تێک نەگەیشتنەیە کە لە نێوان لە تەرەفی ماڵی دایکی کوڕەکەەوە بێت یا خوددایکی کچەکەەوە بێت ئەو لێک تێگەیشتنە نییە ئەو تەبایی کە تۆ باسیەکەی لە نێوانیاندا بەرپانە بێت دوجار زۆربەی کێشەکان لەمەوە ڕوئات کەواتە چی بکرێت کە شەیداخە من ئەڵم ئەو تاکانی کە بەنیازی هاوسەرگیرین ئەمڕۆ دنیا کراوەتەوە بە ڕووی تەکنەلۆژیا کلیکێ بکە لەسەر مەسلەی هاوسەرگیری بە عەرەبییەکێ بە ئینگلیزیەکێ بە فارسیەکێ بە تورکیەکێ بە کوردیەکێ هەموو شتێکە بۆ هێنێ یعنی تاکەکان عملی پێ بکەن کردداری معقولە گەنجێک مەسەلەن تا سعات چەندی شەدا ئەنیشە بە دیار ئەتەرنێتەوە بەس ناتوانێت ئەم ئەتەرنێتە بخاتە خزمەتی ژیانی تایبەتی خۆی بتوانێت بەهۆی ئەم تەکنەلۆژیاوە چاوکراوەتر بێ بۆ ئایندەی خۆی یا ئەم تەکنەلۆژیا بەکاربێنێ بۆ ژیانی تایبەتی خۆی ژیانی تایبەتی خۆی پێبەرە و پێشبەرێ خۆ تەکنەلۆژیا هەر ئەوە نیە ئینسان بۆ ژیانی تەرفی بۆ کاتی تەرفیهی خۆی بەکاری بێنێ و کاتی پێ بەسەر بەرێ بۆیە ئەکرێ ئێمە گەنجەکانمان یاخود تاکەکانمان چاوکراوەتر بن هۆشیار بن بۆ ئەو هەنگاوی کە ئەینێن یعنی ئێستا گەنج کە ئەڕواتە ژیانی هاوسەرگیری وا هەستەکە بەرەو مەجهولێک ئەڕوا نازانێت چی چاوەڕێی ئەکا بەڵام ئەگەر بەم خۆ ئامادەکاریە و بەم تێڕوانینە ئیجابیە و بڕاتە پرۆسی هاوسەرگیری بێگومان ئەتوانێت قۆناغەکانی ژیانی هاوسەرگیری بە شێوازێکی نۆرمەڵ ڕۆژانە جێبەجیام کە و کێشە ڕوونیە بەڵام کە ئەمانە نییە ئەو کاتە کە ئەچێتە ژیانی هاوسەرگیری و ئاسانی ژیانی هاوسەرگیری هەر ئەو ساتانەی سەرەتایە کۆمەڵە داوەت و چوونە دەرەوە و کڕینی دیاری و یا قسەی خۆش و ئەمانەیە البته زۆر بەشیان لە سەرەتا بە تەسەنوع دەست پێەکە ینی ڕۆڵەتی حەقیقی خۆیان یا ناخی خۆیان بۆ بەرامبەر ئاشکرا ناکەن کاتێککە ئەمە بێچێتە ناو ژیانەکەەوە لەوانەیە هەندێکیان تووشی سەدمە ببن یعنی ئەوەی کە لە خەیاڵیا بووە بۆی زانیوە هەروە بە ئاسانی هەموو شتەکانی بۆ دەسەبەرە بێ ئێستا نابێ ژیانی هاوسەرگیری نەبوونی تایە نەخۆشی تایە کێشەی تایە ماڵە خەزورانی تایە تو ئەم ماڵە خەزورانە هەریەکەیان
تەبیعەتێکە هەرێکیان شێوازە هەڵسوکەوتێکە هەرێکیان جۆرە خۆگونجاندنێکی ئەوێ لەگەڵیا هەر خۆت بۆ خۆشت پێویستە شێوازێک لە شێوازەکانی سیاسەتی مامەڵەکردنت هەبێ چ لەگەڵ بەرامبەرەکەتە کە هاوسەرەکەتە یا ژنەکە یا مێردەکەیە یاخود لەگەڵ ئەو ژینگە تازی کە ئەچیتە ناوی قزمکە سوکاری تازە و دەوروبەری تازە. زۆر باشە خاتون نەرمین لە کۆمەڵگەیەمیان زۆربەی ئەم کێشانی کەڕوئیان تەنانەت تا بێتەوە سەر پەروەردەی مناڵش ئەگەر پەروەردەیەکی باش نەبێت یان هەر کێشەیە کە لە ناو خێزانەکانە ڕووبات لایانی سەرەکی ئەو خانمە تاوانبارەکەن پیاوەکە کەمتر تاوانبارەکەن تۆ ڕئیت چیە لەسەر ئەمە ئایا ئەمە وایە خۆت ژن و پیا و هەردووکیان یەکسان و وەکو یەکوان لە دروستبوونی کێشەکاندا یاخود بۆ هەمیشە ئەبێ خانمان تاوانبار بکرێن شەیداخان تۆ ئەگەر ئافرەت سێرکەی یاخود پیا و سێرکەی لەناو کۆمەڵگایە هەر کەسە و تایبەتمەندی و هێنی خۆی هەیە واجبات و ئەرکی خۆی هەیە بەڵام کە هاتە مەسلەی ژیانی هاوسەرگیری کە هاتە خێزانداری هەموو شتەکان هاوبەشە لە نێوانیانە تۆ ناتوانانی بڵێ پەروەردەی مناڵ تەنها بەجێبێڵە بۆ دایک ئەمە زۆر هەڵەیە بەڵام لە کۆمەڵگەیەمە هەموو یەخرێتە سەر خات بەداخەوە ئەو تێڕوانینێکی هەڵەیە لە کۆمەڵگەی کوردەواریە کە زۆربەی کات علامەتی استیفام لەسەر ئافرەتەکەیە کە مناڵ باش دەرناچێ دایکەکە تاوانبارەکرێت کە پەیوەندی ژن و مێردایەتی سەرکەوتونیە زیاتر ئافرەتەکە تاوانبارەکرێت بەڵام ئەمانە هەمووی خاڵی هاوبەشن یعنی خۆشەویستی ئەگەر هەردووکیان هەوڵی بۆنێن هەردووکیان نەشونمای پێنێن بە تەڕ و تازایی نەیهێڵنەوە لە نێوان خوانە تەخزینەکەن ئەم خۆشەویستەیەک تەرەفە بەردەوام نابێت لەوانەیە بۆ ماوەیەک ئەم ئافرەتە قوربانی با بەخۆی بڵە قەیناکە من هەر خەریکم لەگەڵ یا بۆی بتوانم ئەم پەیوەندیە کۆتایی پێنێ بەڵام ئەویش دوجار هیلاکە بێ پەروەردەی مناڵ ئەم دایکە ناتوانێت هەموو پەروەردەی مناڵ هەر لە مناڵیەوە ینی تۆ لە مناڵەیە جۆرە پەروەردەیەکی پێویستە لە قۆناغی هەرزەکاریە جۆرە پەروەردەیەکی تری پێویستە کاتی ئەگاتە ئەوەی قۆناغی هەرزەکاری بەجێ ئەهێڵە و لەوایە کە ئیتر ئەویش بچێتە ژیانی تایبەتی خۆی ئەمەش جۆرە پەروەردەیەکی تری پێویستە مامەڵەی دایک و باوک بەگشتی مامەڵەی دایک و باوک لە هەڵسوکەوتیان و لە ڕێزگرتنیان و لە تافاهم و گونجانیان و لە یەکتر حاڵی بوونیان و وەرگرتنی ڕای یەکتر و گوێگرتن بۆ یەکتر و ڕێزگرتن لە یەکتر ئەمە هەموو کۆی گشتی ئەم مامەڵە جوانانە لە نێوان دایک و باوکە پەروەردەیەکی ناڕاستە و خۆی بۆ مناڵەکە و ڕنگدانەوەی هەیە بۆ ژیانی مناڵەکە کاتێکە مناڵە خۆشەویستی لە نێوان دایک و باوکە ئابینێ ڕاستگۆیی لە نێوان دایک و باوکە ئابینێ دەستپاکی و داینپاکی و دەمپاکی لە نێوان دایک و باوکە ئابینێ کاتێکە خۆشەویستی بۆ یەکتری دەرەبرن کاتێککە مامەڵەیەکی جوانەکەن پرسوڕا بە یەکتری ئەکەن ڕێز لە ڕای یەکتری وەرئەگرن ئەم مناڵە خۆی بۆ خۆی ئەمە پەروەردەیەکە بووی یعنی ئەم مناڵە دواتر لە ژینگەیەکی ئاوا تەندروستەوە چێتە ژینگەیەکی تایبەتی خۆی دوجار ئەویش بەم شێوازە مامەڵەکە لە ژیانی تایبەتی خۆیان بەڵام کاتێکە ئێمە ئەڵێن ئێستا ئەمڕۆ گەنجەکان پێویستە ژیانی ئەوان جیاوازتر بێ لە ژیانی دایکیان و نەنکیان و باپیریان و ئەوانەی کە بەجیانی هێشتون بەپی سەردەمەکە بەڵام سیرەکەی ئەویش کە ژیان دروستەکە هەمان ژیانی تەقلیدی دروستەکە بۆ چونکە لە ژینگەیەکەوە هاتووە هەڵگری هەمان هەڵسوکەوت و بۆچوون و هینە تەقلیدیەکەی دایک و باوکێتی یاخود پیاوەکە هەڵگری هەمان تونند و تویژی باوکێتی کە بێڕێزی لەگەڵ دایکیا کردووە ڕێزی لێ نەگرتووە ڕای وەرنەگرتووە حسابی بۆ نەکردووە هەڵگری هەمان بۆ چوونەکە ئەچێتە ژیانی خۆی ئەویش هەمان پرۆسە دووبارە ئەکاتەوە بەداخەوە زۆر باشە خاتون نەرمی لە ئێستایا زۆربەی ژنان گلەی ئەوە لە مێردەکانیانەکەن کە مۆبایل و ئایپاد و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە کورتی زۆر بەکارێنن ژنانی ژاوار لێکی ئەدەنەوە کە ئەمە مافی ئەم ژنە ئەخوات و زۆر گرنگی پێ نادات بەڵام لە هەمان کاتیشە پیاوانەوە بە مافێکی خۆیان نەزانن دوجار شەڕ و ئاژاوە دروستە بێت کێشە دێتە ئاراوە چارەسەری ئەم ڕۆژە ئەبێت چۆن بکرێت وڵی من پێتەڵم ئەڵم تەکنەلۆژیا ئەبێ بخرێتە خزمەتی ژیانی هاوسەرگیری خزمەتی ژیانی تاک تێگەی ئەگەر کەسێک ژیانی بە تەکنەلۆژیا ئەڕابڕێ و سەرقاڵی هەیە و پەیوەندیەکانی و کارەکانی لە ماڵ و لە ڕێگەی تەکنەلۆژیا جێبەجێەکە لاپتۆپەکەی هێنێ مۆبایلەکەی هێنێ خەریکە سەری بەسرە داخستووە بەڕاستی ئەمە ژیانێکی معنی چۆنەڵی زۆر گەورەیە پەیوەندیەکی زۆر پیرۆزی کردو بە قوربانی ئەم حاڵەتەی خۆی ڕاستە پیاوکە بەیانی ئەڕاتە دەرەوە پێویستە هەموو ئەو کارانەی کە تایبەتە بە ئیش و کارەکەی لە دەرەوە تەواوی کە بێتە ماڵەوە لە ماڵەوە پیاو بێ کارمەند نەبێ کارمەندی دەستگایەک نەبێ لە دەرەوە لە ماڵەوە کارەکانی جێبەجێکە کارمەندی حیزبێک نەبێ لە دەرەوە بێت لە ماڵەوە ئیشەکانی جێبەجێ بکە کارمەندی کۆمپانیایەک نەبێت لە ماڵەوە ئیشەکانی جێبەجێ بکە لەسەر حسابی مناڵەکانی یاخود لەسەر حسابی ڕاگررتنی دڵی خێزانەکەی ئەمە بۆ هەردوولا هەر ڕاستە بۆ ئافرەتەکەش و بۆ پیاوەکەش ڕاستە کەواتە ماڵ کاتێکە هاتیتەوە ئافرەت
یعنی کاتێک کە مێردەکەیەتەوە پێویستە هەموو ئیشوکارەکانی ماڵی کردبێ بتوانێت ئەو کاتی کە مێردەکەی لە ماڵە ئەو چەند سەعاتە لەگەڵ یەکا بن پرسوڕا بکەن مشارە بکەن باسی ئیشەکانی ڕۆژیان بکەن ئەمڕۆ چیت کرد ئەمڕۆ چیت کرد چی بکەین بۆ مناڵەکان چی بکەین بۆ مەسەل کۆمەڵێشت هەیە لە ژیان ڕۆژانە پێویستە لەو کاتا قسەی لەسەر بکەن ئەگەر ئەو بەیانی ئەڕوا ئێوارێت و ئێوارێژێت و تا کاتی خەوتن خەریکی تەکنەلۆژیە باشە ئیتر قسەی خۆشەویستی لە کوامە مەسەلەن چارەسەری کێشەی مناڵ لە کوامە چارەسەری بەرنمەکانی ژیانی ڕۆژانە لەکوێ جێیەکەیتەوە ینی جێگەی نامێنێ و کاتە ئینسان ئیتر ژیانی لا ئەبێتە شتێکی ڕۆتین و زۆر ینی هیچ ڕۆحێتێکی تیان نامێنێت هیچ خۆشەویستێکی تیان نامێنێ هیچ گەرمەگوڕێکی تیان نامێنێ دواتر یەکێکیانە بن بە قوربانی ئەوی تریان بۆیە مناڵێم هەر ئەو تەکنەلۆژیایی کە بەدەستیوێتی معقول نییە بەیانی تاوەرە مۆبایلێکی بەدەستەوە بێ لەسەر ئیشەکە یاخود لە ماڵەوە نتوانێت مەسیجێکی خۆشەویستی بۆ خێزانەکەی بنێرێ نتوانێت مەسەن ڕسمێکی خۆی بۆ بنێرێ بۆی ئافرەتەکە هەستکا کە ئەم لە ماڵەوە خەریکی پەروەردی مناڵ و ئیش و کار و بەڕێکردنی ماڵ و میوانە پیاوەکەی لەوێ خەیاڵی لای ئەمە ئافرەتەکەش بە هەمان شێوە با مەسیجێکی خۆشەویستی بۆ بنێرێ با چۆنڵی وێنێکی خۆی بۆ بنێرێ با شتێکی خۆشی بۆ بنێرێ بۆ ئەوی ئەو پیاوە هەستکە کە لێرە لە دەرەوە ئیشەکە و ئەرکەکانی جێبەجێەکە و بژێوی ماڵ و مناڵ خەریکی سەرقاڵی دابینکردنی بژێوی ماڵ و مناڵە خێزانەکەی لە ماڵەوە دڵی لەهەتی پێی ئەزانێ پیاویش پێویستی بەوە هەیە ینی ئافرەت زۆر پێویستی بە خۆشەویستی و بە گرنگی پێدانە پیاویش زۆر پێویستی بە پێزانین و ڕێزلێگرتنە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئیتر پیا پێویستی بە خۆشەویستی نەبێ پێویستی بە گرنگی پێدان نەبێ بە هەمان شێوە ئەمەش مانای ئەوە نییە ئافرەت پێویستی بە ڕێز و بە تەقدیر نەبێ لەلایەن پیاوەکەیەوە هەردووکیان پێویستیان بە هەمان شتێ بەڵام ئەم زیاتر پێویستی بەمەیانە ئەویتر پێویستی بەوەیانە بۆیە من پێتەڵم ینی ئەو تەکنەلۆژیا پێویستە ئافرەتیش و پیاویش هەردووکیان لە خزمەت یەکترا بەکاری بێنن چی تێ ئەچێ مەسەلەن تۆ بۆ خزمەتی خۆت بەکاری بێنی سیمینارێکم هەبوو لە دەرەوەی شار لە شوێنێک لەسەر مەسەلەی خێزانی وتم هەرێکێک لە ئێوە بەخۆشمەوە مۆبایلەکانتان دەربێن یەکی مەسیجێکی خۆشەویستی بنێرن بۆ هاوسەرەکانتان بۆ ئەوی جواباتەوە ینی زۆر بەلایەنەوە سیر بوو وتیان باشە وەڵام من ئێستا نامەیەکی وا بنێرم ئەبورێتەوە ئەڵێ ینی چی لە قەڵماوەی ساوا نامەیەکی خۆشەویستیم بۆ ئەنێرێ شەرمە لە کۆمەڵگا یاخود چی بووە کە ئەمەی دروست کردوم خانمە یاخود ئەو پیاوە نەتوانێت خۆشەویستی خۆی خۆشەویستیان بەرامبەر بێت ژیانی ئێمە بەڕاستی ژیانی هاوسەرگیری ژیانێکی تەقلیدیە ینی من چاو لە دایک و نەنکمەکەم چۆن ژیام لە پور و خوشکەکان مەکەم چۆن ژیام منیش ئەمە هەروکۆوان بژیم نامێ گۆڕانکاری دروستکەم ژیانی هاوسەرگیری پێتەڵم یعنی تەمەنی مناڵی تا چەنە تا 13-14 ساڵە دوایچتە هەرزەکاری کەم کورتترین قۆناغی ژیانی ئینسانە کتوپڕیترینیانە و کەمترینیانە و هەڵەشەترینیانە و ئەمانەیانە زۆر کەمە تێپەڕێ بەڵام ژیانی هاوسەرگیری چەند کەس جانی چەند ساڵ ژنوێر بێکۆمێنەوە 25 ساڵ 30 ساڵ 40 ساڵ ئەگاتە 50 ساڵ ئەم ژنوێردە بێکۆمێنەوە ئەگەر ئەم 50 ساڵ و 30 ساڵ و 40 ساڵ و 20 ساڵە هەر یەکێ لە ژنوێرد هەوڵ نەیە ئاوەدانیکە گەرم و گوڕیکە خۆشەویستی تێکە تەڕ و تازەیکە باشە ینی ئەمە بەچی تەوا بێم 40-50 ساڵە یعنی ئەگەر تۆ پێت بڵێن وڵا 40-50 ساڵ لەگەڵ نەفرێکا لە شوێنێک هاژی یان تووشی مەلە لەبی هەر لە ئەوڵە قبوڵی ناکەی بەڵام ژیانی هاوسەرگیری کە ئەوەنە تەمەنی زۆرترین تەمەنی ئینسان لە ژیانی هاوسەرگیریایە ئیتر تا ئەو کاتەی خوانەخواستس بە زۆری بەمردن تۆ کە دەڵێ من تەقلید دەکەم سەیری پور و ئەم هەمومان جۆرێ و جۆرەکان ئەم زەواجە تەقلیدیە ینی کە ئەگەینەوە ناو ئەمان ئێمە هەوڵ نادەین گرنگی و خۆشەویستی و محیبەتی خۆمان بۆ هاوسەرەکەمان دەرببڕین ئەچینەوە سەر تەریقەتی ئەوان ئەگەر لە ماڵەوە محیبەتێک و گوڵێک و نامەسجێکی خۆشەویستیە بێت لەوێ ئەچینەوە سەر پلێتە ئەسلیەکە من بەستمەوەیە پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم لەناو کۆڕی یاران یا بە شانازیەوە دەفەرمێ من عایشەم لە هەموو کەس خۆشترەوێ کە ئەچێتە سەر پیاوان دەڵێ بابی عایشە ناڵێ ئەبوو بەکر یعنی بەستمەوەی لێرە بۆچی عرف و شەرم و جۆرێ لە جۆرەکان بەناو عیبە کاریگەری هەیە بۆ لەوەی کەوا من لای دراوسێکەکەم لای برادەرەکانم لای ماڵی باوکم شەرم بکەم لەوەی کەوا خۆشەویستی خۆم گرنگی خۆم بۆ خێزانەکەم دەرببڕم بەڵێ ئەمە گەڕێتەوە بۆ ئەوی کە کاگڕاز بە تایبەتی لە خێزانە بڵێن پێشوانەی کە بڵێن بەجێمانێشت و نەنک و ئەمانە کاتی خۆی کە کوڕیاکە زاواجی کردو لەسەر ماڵە گەورە بووە کە لەسەر ماڵە گەورە بووە زۆر حڕ نەبوو لە دەربڕینی هەستەکانیان زۆر بە ئاسانی نەیتوانیوە دوای کەی جیابەتەوە لە ماڵە باوانەکەی کاتێک کە مناڵەکەی گەشتە تەمەنی هەرزەکاری و گەورە بوو لە هەموو شتی حاڵی بۆ دوایش کە جیابەتەوە جەوێکی یاسەر بەخۆی بۆ ڕەخساوە هەر نەیتوانیوە یعنی ئەو شەرمە ئەو ترسە ئەوای لێ کردو نەیتوانیوە خۆشەویستی خۆی دەربڕێ یان لێوەی نزیک بێت و ئەوانە
بۆیە ترس شەرم یاخود هەندێک حاڵەتی ئەمەی کە خۆ بە گەورەزانین لە دەربڕینی خۆشەویستیە مەسەلەن ئافرەتەکاڵێ من ئەگەر خۆشەویستی خۆمی بۆ دەربڕم خۆی بە شتێکی گەورە ئەزانێ پیاوەڵێ گەر من خۆشەویستی خۆمی بۆ دەربڕم بە تەنەزولی ئەزانێ خۆشەویستی خۆی بۆ دەربڕێ بۆی دەری نابڕێ لە چۆنەڵی دوو لە ڕووی جەنابتانەوەی کەم بە کەڵگا بەسەر خۆمەوە نەوەڵا بە ئەوەی بۆ نەکەم ینی سنوورێک هەر بمێنە لە بینمانە یان جاری وایە شەرمەکانی هەردووکیان شەرمەکەن یاخود لە ژینگەیەکەوە هاتووە ژینگەی کە لێوەی هاتەوەی تیان نەبوو ئەم ناتوانێت ینی چۆن لێ ئەو شتە لە خۆیان جێبەجێ بکە بۆیە پێویستە یعنی ئەو شتانە لە نێوان ژن و مێردا یعنی چ پێویستە کا شەرم هەبێ لە دەربڕینی خۆشەویستی زۆر بە کورتی گرنگترین ئەو ڕێکار و هەنگاوانە چین کە ئەبێ هەم خانمان هەم پیاوان بیگرنە بەر بۆی خۆشەویستێکی تۆکمە لە نێوانیاندا دروست بێت و دوور بن لە کێشە و ئاژاوە بەس زۆر بە کورتی ببوورە گرنگترین شت ئەوەیەکەوە ژیانی هاوسەرگیری پەیوەندی ژن و مێردایەتی لە هەموو شتێک لەلات پیرۆستە بێ لە ژیانی ڕۆژانەیە ئەڵبەتە لە دوای دین و ئیمان لە هەموو شتێک لەلاتەوە پیرۆستە بێ و ئامادە نەبیت ژیانی ژن و مێردایەتی بکەی بە قوربانی هیچ شتێکی تر ئیش بۆ ئەو بکەیتەوە خۆشەویستی تەبایی گونجان لە یەکتر حاڵی بوون لە نێوان خۆت بڵێن هاوسەرەکەتە جێبەجێ بکەی کە ئەمە بێتە پەروەردەیەکی ناڕاستەوخۆ بۆ مناڵەکان کەشێکی ئاسوودە و ئارام و بێکێشە و بێش لەژان و بێ دڵە ڕاوکێ بۆ مناڵەکانیش تۆ دابینەکەی مناڵەکە هەست بە خۆشیەکە هەست بە ئاسوودەیەکە کاتێککە دایک و باوکێکە بینێ کێشیان نییە و خۆشەویستیان هەیە و ئاسوودەن لەگەڵ یەکترا ژیانێکی بەختەوە زۆر سپاس بۆ بەڕێز خاتونە مستەفا نووسەر و چالاکی بواری مافەکانی ئافرەتان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. وڵە بینەرانی عزیز ئێستاش دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین فەرمونون با پێکەوە بینەری و راپۆرتە بین. خولی نایەبی کوردستان بۆ تۆپی پێ هەموو هەفتەیەک ڕۆژانی پێنجشەمە یاریەکانی گەڕێکی لێ بەڕێوە دەچێت و سێزدەیانە بەشدارن و شەژ یاری ئەنجام دەدرێت و هەر هەفتەیەک یانەیەک پشوو دەبێت. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو یاریەکانی هەفتەی هەشتم بەڕێوە چوو یانەی پێشمەرگەی سلێمانی لەم هەفتەیە پشوو بوو لە کۆی شەژ یاری ئەنجام درا چواریان لە شاری هەولێر بوو. لارێکی بەهێز پێشمەرگەی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو میوانداری سیروانی نوێی پێشەنجی کرد لە شارۆچکەی پیرمام سەلاحەدین. لارێکە پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ توانی سەرکەوتن دەستەبەر بکات و بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بێت. گۆڵەکانی پێشمەرگەی هەولێر عومەر سەدام و بارزان حەیدەر و بارز سەرتیب تۆماریان کرد تاکە گۆڵەکەی سیروانی نوێش ڕازگۆ فایق تۆماری کرد. هاوکار یەحیا لێدانێکی سزای بۆ سیروانی نوێ لە یاریەکە لەدەستدا. لیارێکی تر برایەتی میوانداری دوهۆچی کرد. لیارەکە لەگەڵ بوونی چەندین دەرفەتی گۆڵ تۆمارکردن بەڵام هیچ کام لە هەردوویانە نەیانتوانی تۆڕی گۆڵ یەکتر بەهەژێن و سەرکەوتن تۆمار بکەن. لیارەکە ناوبژوان گۆڵێکی دوهۆکی بە بیانی ئۆفسایدەوە ڕەت کردەوە. لیارێکی تر هەندرێن میوانداری سۆران و هاندەرە زۆرەکەی کرد. هەندرێن لیارێکە توانی سەرکەوتن بە گۆڵێکی بێوەڵام تۆمار بکات و تامی یەکەم سەرکەوتن لەم وەرزەی خولی نایەبی کوردستان بچێژێت دوای ئەنجامدانی 7 یاری. تاکە گۆڵەکەی هەندرێن حوسێن ئیبراهیم تۆماری کرد. سۆران لە دووەم یاری خۆی لە یاریگەکانی شاری هەولێر جارێکی تر بەبێ خاڵ گەڕایەوە. لیارێکی تر هەولێر میوانداری دەربەندیخانی کرد لەسەر یاریگەی فەڕەنسۆ هەیریری. لیارێکە هەردوویانە بە گۆڵێک یەکسان بوون تاکە گۆڵەکەی هەولێر عومەر ئیبراهیم تۆماری کرد و گۆڵەکەی دەربەندیخانیش مستەفا غانم تۆماری کرد. لە کەلار یانەی شێوانە میوانداری نەورۆزی کرد. یاریەکە بە یەکسانی و 2 گۆڵ بۆ هەردوویانە بە کۆتا هات. هەردوو گۆڵەکەی شێوانە محەممەد سابر و ئەنەز مالیک بە لێدانی سزا تۆماریان کرد. 2 گۆڵەکەی نەورۆزیش دیار عەلی و شوان مەحموود تۆماریان کرد. لا دێربی بادینان یانەی زاخۆ میوانداری زێرەوانی کرد. یاریەکە لە بەرژەوەندی زاخۆ بە کۆتایی هات بە گۆڵێکی بێوەڵام تاکە گۆڵەکەی زاخۆ ئەیمەن عەلی تۆماری کرد. دوای بەڕێوەچوونی 8 هەفتە لە یاریەکانی خولی نایەبی کوردستان ڕیزبەندیانەکان بەم شێوەیە لێهات. سیروانی نوێ بە 14 خاڵ لە سەر و ڕیزبەندیە. برایەتی بە 13 خاڵ لە خانەی دووەمە. یانەکانی پێشمەرگەی هەولێر و سۆران و هەولێر خاوەنی 12 خاڵن و لە پلەکانی 3 تا 5.
دەربەندیخان لە خانەی شەشەمە بە 11 خاڵ و زاخۆ بە 10 خاڵ لە خانەی حوتەم و نەورۆز بە 9 خاڵ لە خانەی هەشتەم و دهۆک بە 8 خاڵ لە خانەی نوێیەم. هەردوویانەی هەندرێن و زێرەڤانی بە 7 خاڵ لە پلەکانی دێم و 11 من. شێروانە بە 5 خاڵ لە پلەی پێشکۆتاییە. پێشمەرگەی سلێمانیش بە تەنها 2 خاڵ کۆتایی ڕیزبەندی گرتووە. وا بڕیارە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ یاریەکانی هەفتەی نوێم بەڕێوە بچێت. لە شاری سلێمانی 3 یاری بەڕێوە دەچێت. پێشمەرگەی سلێمانی میوانداری برایەتی دەکات و سیروانی نوێ میوانداری هەندرێن دەکات و نەورۆزیش ڕوبەڕووی زاخۆ دەبێتەوە. لە شاری دهۆکیش 2 یاری بەڕێوە دەچێت. یانەی دهۆک میوانداری شێروانە دەکات و زێرەڤانی ڕوبەڕووی پێشمەرگەی هەولێر دەبێتەوە. کۆتا یاریش لە قەزای سۆران دەبێت. یانەی سۆران میوانداری هەولێر دەکات. ئەوەی تایبەت بێت بە داتا و ئاماریش. میلاد عەبدولوەهاب ناسراو بە میلاد نەجمی یاریزان یانەی سیروانی نوێ گۆڵکاری خولی نایبی کوردستانە بە تۆمارکردنی 6 گۆڵ. سەرهەنگ موحسینی گۆڵپارێزی برایەتی خاوەنی 5 کلینشیتە و لە کۆی 8 یاری لە 5 یاری هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە. هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و شێروانە تا ئێستا تامی سەرکەوتنیان نەکردووە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵێ خۆشەویستان وەک دیارە ئەمڕۆ دیدارێکی نێودەوڵەتی لە پایتەختی هەرێمی کوردستان لەبارەی مێدیاوە بەڕێوە دەچێت. دەچینە لای وەلی سەلیم وەرید. سڵاوی خوارد لێبێ. ئێمە پێشتر چەند دیمەنێکی نێو دیدارەکەمان گواستەوە. ئەگەر زانیاری زیاترمان پێ ببەخشی ئەم دیدارە لە کەیەوە دەستی پێکردەوە تاکەی بەردەوام بێ و ئامانج و ناوەڕۆکی دیدارەکە چییە و چی لە خۆی دەگرێ؟ بەڵێ وا دیارە پەیامنێرمان وەلی سەلیم ئامادە نییە بۆ گواستنەوەی زانیاریەکانی نێو دیداری نێودەوڵەتی مێدیا لە هەرێمی کوردستان. دەچینە پارێزگای هەولێر کەرکووک ببورن. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هاتنی وەرزی سەرما و گرفتەکانی پەروەردە لەو پارێزگایە بە تایبەت کە لە بڕیارێکی وەزارەتی کارەبا بڕینی کارەبای ناوەندەکانی خوێندنی لێکەوتۆتەوە یام ئەمە تا چەند دەبێتە گرفتێکی سەرەکی لە وەرزی سەرمادا بۆ قوتابی و لە هۆڵەکانی خوێندندا. بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستانی کوردستانمان لەگەڵ مامۆستام کاتت باش. سپاس بەوەی دەرفەتەی بە ئێمەت بەخشی لە بەردەم وەرزی سەرماداین. کامانە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی قوتابی و خوێندنی کوردیە بێتەوە لە پارێزگای کەرکووکدا. بەڵێ ئەم کاتەی ئێوەش باش سوپاسان دەکەم و دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەو بابەتە گرنگە بە ناوی خوای گەورە و میهرەبان. بەڵێ مەسەلەی بڕینی کارەبا و وەرزی زستان خۆتان نەزانن ئێمە هەموو ساڵێ گرفتی کارەبا بە تایبەتی لە هاوین و لە زستانیشە. یعنی وای لێ هاتووە ئێستا کارەبا نە تەحەمولی هاوینەکە نە تەحەمولی زستانەکە. ئەوەش بەڕاستی ئەوەمان پێڵێ بێپیلانی حکوومەت دەگەێنێت بە تایبەتی مەسلەی خوێندن و خوێندنگاکان خۆتان نەزانن لە هەرێم و لە کەرکووک ناوچە دابێنراوەکان زیاتر لە 7,000 قوتابخانە هەیە و لە کەرکووکیش تقریبا نزیکەی 525 قوتابخانە هەیە. ئەم قوتابخانانەش دابەش بوونە بەسەر شار و قەزا و ناحیەکان کە کاتی زستان دێت بەڕاستی مەسەلەی نەوت و سوتەمەنی ئەوە ئەبێتە گرفتێکی سەرەکی قوتابی و مامۆستا و خوێندنگاکان. چونکە بەڕاستی ئەگەر بتەوێ خوێندنی تەندروست و پێشکەوتنی علم و زانین دەبێت هەموو پێداویستی زەروریەکان دابین بکرێت. بەڵام ئەوەی سادەترین پێداویستە کە مەسەلەی کارەبا و سوتەمەنیە بەڕاستی بوونی نییە. بەو شێوەیە نییە کە قوتابی بتوانێت دەرسەکانی بخوێنێت. چکە مەسەلەی سەرما کاریگەریەکی زۆر ئەکات لە قوتابی بە تایبەتی ئێستاش قوتابخانەکان کە خۆتان نەزانن ڕێژەی قوتابی زۆر زۆرە
ئەم ڕێژەیەش و شێوازی دروستکردنی قوتابخانەکان کە ئێمە بە پێی داتاکان لە 125 قوتابخانەکان بە هەرێم و کەرکووکەوەش پێویستی بە ڕوخاندن هەیە و هەروەها زیاتر لە 150 قوتابخانەکان پێویستی بە نۆژنکردنەوە هەیە و زۆربەی قوتابخانەکانیژی ساڵەکانی شەستەکان و هەفتاکانە کە ئەمە هیچ پێداویستێکی گەرما و سەرمای تیان نییە. ئەگە تیاشی بێ بەڕاستی دەرگاکان وە دروست کراوە دەرگا و پەنجەرە و قوتابخانەکە کە قوتابی سوودی لێ وەرنەگرێ. هەرچەنێت تۆ لایەنی ژینگە زواز بێنە کە تەنانەت سوتەمەنیشە بێت لە ڕووی ژینگە و لە ڕووی ئۆکسسیجین و هەواوە چەندین کێشە دروست بووە لە قوتابخانەکان. بۆیە هەتاکو ئێستا بەڕاستی نەوت دابش نەکراوە کە ئەمە بەڕاستی گرفتێکە هەموو ساڵێک ئەم گرفتانە ئەبێت دەبێت پێداویستی قوتابخانە پێش دستان حکومت پلانی هەبێ بۆ دابینکردنی نەوت و هەروەها دابینکردنی پێداویستی قوتابی لەو ئامێرانەی کە پێویستە. زۆر باشە مامۆستا ئەحمەد، ئەم هەموو کێشە و گرفتانەی کە بەڕێزت ئاماژەت بۆ کردن و باست کردن ئەم کێشانە تا چەند بوونەتە هۆکاری ئەوەی کە پرۆسی خوێندن پەک بخەن و یاخۆت خوێندکار کێشە بۆ خوێندکار دروست بکات لە ڕووی خوێندنەوە؟ طبعا مەسەلەی پێداویستی قوتابی تۆ دائیمەن لە قوتابی داوای ئەرکەکەی کە ئەرکت داوا کرد لێی ئەویش مافی ئەوێ هەر وەکو چۆن مامۆستا ئەرک و مافی لەسرە بە هەمان شێوەش. بۆیە ئەرکی حکومەتە کە مەسەلەی خوێندن بە خۆڕایی و بینایە و قوتابخانەی کە دروستیەکات ئەرکی حکومەتە دەبێت بە جۆرەی ستاندەری جیهانی بێ با ستاندەری جیهانیش نەبێت بە پێویستیەکان بێت. یعنی ئێستا ئێمە بەس لە کەرکووک و لە ناوچە دابێناوەکان وە لە کوردستان پێویستیمان بە 30,000 پۆلی زیادە هەیە 30,000 پۆل لەبەرەوەی قوتابخانەکان پۆلەکان هەمووی 40 و 50 و بگرە 60 تایە. ئەمانە بەڕاستی لە ڕووی زستانەوە کە نەخۆشیەکە بێ جاروا هەیە نەخۆشیەکە بڵاو ئەبێتەوە جاروا هەیە گاتە حدێکی وا کە قوتابخانەکەیان ئەو پۆلە داخرێ یان چەندین نەخۆشی تریش بە تایبەتی کە ئێستا بەرەو سەرما ئەڕوا نەخۆشی زۆر بووە. ئەمانە هەمووی گرفت دروست دەکات بۆ هەم قوتابی بۆ ئەوی لەوانەکەی دواکەوێ هەم بە تایبەتی ئەگەر قوتابخانەکەش دوودەوام و سێدەوام بێکە هەیە و تەنانەت هەیە قوتابخانەمان هەیە کۆمەڵی کابینەی تایە کە ئەم کابینانە بەڕاستی هیچ پێداویستیەکی خوێندنی تیان نییە کەواتە تۆ داوای ئەرگ لە قوتابیەکەی و مافەکەشی پێشێلەکەی هەروەکو چۆن مافی مامۆستا ئێستا ئەرکیان گران کردووە و مافەکەشیان پێشێل کردووە و لە ساڵێکە 9 موچە و زیاتر لە 36 موچەی ڕوبع موچە و 8 موچەی تەواوی لێ بڕاوە ئەمانە هەمووی لەسەر مامۆستا و قوتابیە. بۆیە مامۆستا و قوتابی لە قوتابخانەکان زۆربەی قوتابخانەکان بەڕاستی پێداویستیەکانی سەرەتایی ژیانی دابین نەکراوە کە ئەمە بەڕاستی گرفتی دروست کردووە و چەندین داریش راپۆرت بەرز کراوەتەوە لەسەر ئەو بابەتانە بێجگە مەسەلەی ڕێگاومانەکەش کە زۆربەی لە قوڕ دروست کراوە و جادەی قیر نییە بۆ ئەوی قوتابەکان بە سەلامەت بگەنە ئەو شوێنە. ئەو کێشە و گرفتانی کە باسی کرد بە تایبەت نەبوونی سوتەمەنی و کارەبایە ئەمەش لە قوتابخانەکانی کەرکووکدا ئەم کێشەیە هەر هەیە ئەگەر هەیە ئایا ئەمە شەرمەزاری نییە بۆ کاربەدەستانی حکومی ئیداری شاری کەرکووکە قوتابخانەکانیان بەدەست نەبوونی سوتەمەنی و کەمی کارەباوە بناڵێنن؟ بەڵێ ئەوە شەرمەزارێکی گەورەیە بۆ حکوومەت بەڕاستی بە تایبەتی لە دوای 2010 و لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەو هەموو گرفتانەی کە تووشی خوێندنی کوردی بووە لە کەرکووک بە تایبەتی ئێستا بەسەڵات لە دەست کورد نەماوە بە هیچ شێوەیەک. ئەوە بەڕاستی کاریگەری کردووە لەسەر بەشی خوێندنی کوردی کە ئێستا پلان و بەرنامە هەیە ئەو بەشە بەڕاستی ساڵ بە ساڵ بەرەو کارەسات و بەرەو قەیرانێکی گەورە ئەڕوات. ئەمەش بەڕاستی هۆکارە سەرەکیەکان دەسەڵاتی کوردیە بە خاڵی یەکەم چونکە ئەو کاتەی دەسەڵاتیان هەبوو بە جۆرەی پێویست نەبوون ئێستا ئەو دەسەڵاتە نەماوە و بە نسبەت کارەباش لە کەرکووکە بەڵێ کارەباش بە هەمان شێوە کارەباش زۆر کەم بووە لە خوێندنگاکان ئەوە هەر ئەبرێت و هیچ حسابێک ناکرێت بە تایبەتی ناوچە کوردیەکان خزمەتگوزاری و ئەوانەی زۆر لێکەم کراوەتەوە تەنانەت پرۆژەکانیش ئێستا دەرەچێ بۆ ناوچە ئەو شوێنانەی کە پێی ئەوترێت تەجاوز ئەو خزمەتگوزاریانە ناگاتە ئەوێ
بۆیە ئێستا دەسەڵات لە کەرکووک لەسەر دەسەڵات لە ژێر دەستی کورد نەماوە بەڕاستی ئەمیش هەمووی دەرهاوێشتەی ئەو هەڵە و پەڵانەی کە سەرکردایەتی کورد بەرامبەر کەرکووک و ناوچە دابێدراوەکان کردی ئەوەنەی خەریکی دابینکردنی دەستکەوتی حزبی و سیاسی و نەوت بوو ئەوەنە وازی لە لایەنی نیشتیمانی و خزمەتی شارەکە و خزمەتی خەڵکەکەی نەکرد کە ئەمە هەمووی هۆکارە بۆیە بەڕاستی قەیرانەکە کەرکووکشی گرتوتەوە بەڵام کەرکووک فەرقێکی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان هێشتا باشترە لە مەسلەی دابینکردنی نەوت و ئەمانە کە ئێستا بە خەڵکیش دراوە و قوتابخانەکانیش ئەتوانن بڕۆن لە مەحەتەکانی بەنزین لەوێ هی نەوت بە وەرەقە کتابیان بۆکەن نەوتیان ئەدرێتەوە بەڵام لەم لاوە مەسلەی نەبوونی سۆبا نەبوونی پێداویستیەکان ئەوەش بەڕاستی گرفتێک کە ئێستا کراوەتە سەر ئەرکی زۆر باشە مامۆستا ئەحمەد پرسیارەکەی هاوکارم شەیدا بە جۆرێکی تر دەکەمەوە ئایا بێمافکردن و بێسوتەمەنی و بێکارەباکردن تەنها قوتابی کورد و خوێندنی کوردی گرتوتەوە یام هەمووی بە جۆری لە جۆرەکان پرۆسەی خوێندن هی تورکمانیش و عەرەبیش و دانیشتوانی دیکەش بە هەمان شێوە بەدەست هەمان گرفت و کێشەوە دەناڵێنن ئایا جیاوازیەکە تەنها لە نێوان قوتابی کورد و خوێندنی کوردیدایە یام ئەوانی دیکەش بە هەمان شێوەن مەسلەی قوتابخانەکان کە کارەبا ئەبڕێ بەعامە شتەکە ئەوە نییە بەڵێنەیە بەڵام مەسلەی خزمەت گوزاری و ئەمانە ئەوەنەی ئێستا ناوچەی عەرەب نشینەکان خزمەتەکرێت و پرۆژەی بۆ ئەچێ و تەنانەت تا ڕادەیەکیش یعنی حتا حسابی مەسلەی کارەباشی بۆ کراوە لەبەر ئەوەی بەوەی بیانووی ئەوەی لە ناوچە تەجاوزەکان کارەباوانە زیاد سەرفەکرێت تەحەمولی ناکە وإلا ئێستا خەڵکەکە بەعام بە هەموو نەتەوەکانە گرفتی کارەبایان هەیە گرفتی کێشەیان هەیە کێشە و مەشاکلیان زۆرە بەڵام خوێندنی عەرەبی و تورکمانی زیاتر گرنگی پێ ئەدرێ زیاتر پرۆژەی بۆ دەرئەچێ زیاتر گرنگی بە ئیشەکانیان ئەدرێ پێداویستەکانیان زیاتر دابین ئەکرێ ئەمەیان هەیە تقریبەن لە نوێژنکردنەوە لەوانش جیاوازی هەیە هەتاکو ئێستا زیاتر لە ئەتوانم بڵێم دە قوتابخانەی خوێندنی کوردی و خوێندراوە هەتاکو ئێستا نوێژە نەکراوەتەوە تەواو نەکراوەتەوە بە بیانووی جیاجیاهی وا هەیە 5 ساڵە 6 ساڵە لەوانەیە 10 ساڵیش بێ قوتابخانەکە نوێژە نەکراوەتەوە تا تەواو نەبووە زەختێکی زۆر لەسەر قوتابخانەکانی تر بووە تەنانەت سێدەوامی چواردەوامیشمان هەیە ئەمەش بەڕاستی یەکێکە لە هۆکارەکان چونکە مەسلەی خوێندنی کوردی لە ناوچە دابێنراوەکان مامۆستایان و قوتابیان بە تایبەتی مامۆسایان هیچ ئیمتیازێکی حکومەتی مەرکەزی شمیان ناکە و حکومەتی هەرێمیش خۆی لێ بەرپرس ناکات و خۆی لێ دوور خچۆتەوە کامە کێشەیەکی گەورەیە ئێمەوە زیاتر لە 15 ساڵە ئێمە داوا ئەکەین بەڕاستی ئەم کێشانە کێشەیەکی گەورەیە ناکرێ ئێمە لە قوتابخانەی خوێندنی کوردی ڕبع موچە و یان ساڵێکمان 9 مانگە موچە ئەدرێ بەڵام لەلایەن حکومەتی بەخاوە بۆ مامۆسایانی سەر بە مەرکەز هەموو ئیمتیازەکانیان هەیە تەنانەت مەسلەی عەقارە مەسلەی سلفەیە کۆمەڵێک ئیمتیازات مەسلەی تەقاوەتی و خانەنشین لە 100 ئەوان خانەنشینەکەیە بەڵام لای ئێمە هەتاکو ئێستا خانەنشین ئەسڵەن ئیمتیازەت کەشی نادەنێ کێشە گرفتەکان ئەوەیە زیاتر لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغایە حکومەتی هەرێم بەڕاستی ئەوەنەی نیەتی مەسلەی نەوت و عەقدی نەوت و کۆمەڵێک ئیمتیازات هەیە ئەوەنە خەمی شارەکان و ناوچە دابێدراوەکانی نییە بۆیە بەڕاستی بە شەو ڕۆژێک ئەوها لە دەست و گۆڕانکاریەکی گەورە کرا و زۆر باشە هەڵەوپەڵەی حکومەتی هەرێم بوو زۆر باشە مامۆستا ئەحمەد سیاسەتێکی نەتەوەیی و ناسیۆنالیستی لە فەرامۆشکردن و پشتگوێخستنی خوێندنی کوردی لەلایەن حکومەتی ناوەندەوە هەروەها بێباکی و بێمنەتی ئیدارەی کوردی و حکومەتی هەرێم لە بەرامبەر خوێندنی کوردی و پرۆسەی خوێندن و پەروەردە لە کەرکووک ئەمە دوولایەن نەبوونی خزمەتگوزاری و سوتەمەنی و نەوت و هۆیەکانی گواستنەوە و نەبوونی بینایەکی مۆدێرن بۆ قوتابی ئێمەش تا چەند ئەم سێ پرۆسەیە هۆکارن بۆ تەواو بە دواوە هاتن و لاوازبوونی خوێندنی کوردی لە کەرکووک و وەوازهێنانی قوتابی گەلێکی زۆری ئێمە لە خوێندن و سەرنجامی ژیا بەجێهێشتنی وڵات کە وردە ئەمە لە ڕووی ئەمنی نەتەوەیشەوە کاریگەریەکی زۆریە کە ڕێژەی کورد لە کەرکووکە زۆر کەمەکە و کورد بەرەو پاشەکشێ ئەچێت
حتمما ئەم کاریگەری هەیە ئەم سیاسەتەی کە بە پەراوێزخستنی خوێندنی کوردی و کورد لەلایەن حکوومەتی مرکزەوە و حکوومەتی هەرێمیش بێخەمبوونی حکوومەتی هەرێم وەکو وەرەقەیەک بەکارێنێ ئەمانە هەمووی بۆتنە هۆکاری ئەوەی بەڕاستی ئێستا خوێندنی کوردی ساڵ بە ساڵ بەرەو خراپی ئەڕوا بەرەو قەیران ئەڕوا چونکە ئێمە لە ئەومان لەبیر نەچێ هەتاکو ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەر زیاتر لە 1000 قوتابی ڕۆی هەر کەرکووکیان بەجێهێشت و بە کۆمەڵێک هۆکارەوە قوتابی کورد ڕۆیشتن بۆ کوردستان هەندێکی بۆ هەندەران هەندێکی هەروازیێنە و هەندێکی چووە سەر دراسەی عەرەبی بێجگە لە کۆمەڵێک مامۆستاشە بەڵێ ساڵ بە ساڵ خوێندنی کوردی بەرەو پاشەکساسیە و باشترین بەڵگەش ئەوەیە لە جیاتی ئەوەی کە لە ناوچە کوردیەکان و گەڕەکە کوردیەکان گرنگی بە خوێندنی کوردی بدرێ حکوومەتی هەرێمەمانە هەر دەسەڵاتە بەرپرسە کوردەکانە کۆمەڵێک خوێندنی قوتابخانەی تایبەتی کراوەتەوە بە پارە ئێستا چەندین قوتابخانە لە گەڕەکە کوردیەکان لە ڕەحیماوە لە ئیسکان لە شۆریجا بەناو ناو قوتابخانەکانمان لایە ناوی ڕەوزەکان لایە ناو قوتابخانەی سەرەتایی و ناوەندی کردوتەوە بۆ دراسەی عەرەبی بەڵام چێ ئەچێ هەمووی کورد دەچێت یعنی ئەمەی کە ئەڵێ وەڵا ساڵ بە ساڵ خوێندنی کوردی بەرەو عەدەد زیاتر ئەڕوا ئەی ئەو هەموو خوێندە ئەهلی کە لە ناوچە کوردیەکان کراوەتەوە بە پارە و دراسەی عەرەبیشە خوێن کە ئەمە زۆرێکی گەورەیە دووەم جارە لە کورد ئەکرێ هەر دراسەی کوردی ئەیتوانی لە هەموو قوتابخانەی پۆلی عەرەبی بکاتەوە یان چەندین جار ئێمە بە وەزیری پێشوو بە ئەنجومەنی وەزیران ماوەتووە مەسەلەی ناوچە دابێنراوەکان ناکرێت تۆ ڕەفزی زمانی کوردی بکەیت لە قۆناغەکانی خوێندنی کوردی لەبەر ئەوەی کە تەلەبەمان قوتابی کورد لە پۆلی 12 تەخەڕوجەکە دەچێتە زانکۆی کەرکووک بە دراسەی عەرەبی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون. بەڵێزیان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.